لە شاری سلێمانی کەسێکم بینی لە نوێژی جەماعەتی نیوەڕۆدا هەر وەکو ئەوەی کە شتێکی زۆر گەورە لە ژیانیدا ڕوویدا بێ کە بەندەی گونەهباری چاوپێکەوەتە بوو. من لەسەریش گەڕابم و لامدا بۆ مزگەوت، وتی مامۆستا چەند دەمێکە عەوداڵم بە دووی تۆدا، چاوم پێت بکەوێ. وتم دەی لە خزمەتت دام. هەروە بە پێوە لە ناو مزگەوتە باسی خۆی کرد کە ژیانێکی زۆر زۆر ناڕەحەتی هەیە لە ڕووی دەرونیەوە. تەنانەت لە ئاستی شێتبوون وەک خۆی دەیون نزیک بۆتەوە، ژنەکەی لێی بێزار بۆ خەریک بۆ لێی جاوێتەوە، منداڵەکانی لێی وەڕزن، هاوڕێ و خزمەکانی خەریکە وازی لێدێنن. ژیان بە تەواوەتی لەبەر چاوی تاریک بوو چەند جارێک خەریک بۆ خۆی بکوژێ. من ئەو کاتانە ئەم زنجیرە باسم ئامادە دەکرد بە فەزلی خوای پەروەردگار ئەو هۆکارانەم لای خۆم نووسی بوون. وتی چوومە لای مامۆستایەکی زۆر بەڕێز و بە تەقوا و واریع و خواناس و ناوداری ئەم کوردستانە. مامۆستا هەندێک قسەم بۆ کردەوە، توێتی دڵنیا بە تۆ لە دوو حاڵەت بەدەرنیە، یان سحرت لێکراوە ئەمەی کە تۆ دێڵێ، یان چاوی پیس لێی داوی و چۆتە ناختەوە و خوا ڕزگارت کە. وتی ئێستا هەر بیر لەوە دەکەمەوە دەبێت چ ناحەزێک سحری لە من کردبێ، چ کەسێک بە چاوی پیسەوە کردبم، ژیانێکی خۆشمان هەبوو هەموو ماڵتەکە. وتم وەڵڵی کاکی بەڕێزم من لەوانە نازانم بەخوا، هیچ نازانم، بەس ئەوەندە پێڵم بچۆ لای دکتۆری دەرونی. وتی بەخوا مامۆستا بە عەلاگە حەپیشم خواردووە، هیچ ئیستیفادەیەکم لێ نەکردووە. بیرم کردەوەتم من پرسیارێک لە تۆ دەکەم، هۆکاری ئەوەی لە بنەماڵی ئێوەدا کەسێکتان هەبووە لە باب و باپیرانت ئاوا تووشی ئەم حاڵەتانە بوو بێوتی گومان شک نابم نەمبیستووە. وتم کەسێک چۆتە دڵتەوە و دڵخوازت بوو بێ لە پێش خێزان تا لە دوای خێزان تا پێی نەگەیشتوی کاریگەری لەسەر دڵت کرد بێ، وتی نەبەخوا ئەوەشم نەبووە. وتم کەسێکی خۆشەویست لە دەست داوە ئەولادێک برایەک باوکێک دایکێک کە ئەوەندە پێخەمبار بوو بی تووشی ئەم حاڵەتەی کردبی، وتی ناوەڵای ئەوەشمان نەبووە. وتم قەرزاری، وتی نەوەڵا شکر قەرزاریش نیم. گەیشتمە سەر ئەوەی وتم کەس قسەی پێ و توی دڵی تەزاندبی لە شوێنێکە وا تەریق کرابێ و بوختانێکت بۆ کرابێ و ئەوەندە خەفەتت پێ خوارد بێ والات بێ، وتی نەوەڵای شکر ئەوەشم لەگەڵ کەسانیە. وتم خۆماڵت نەخوراوە پارەت نەخوراوە، وتی بەرە وەڵا 12 دەفتەر دۆلارم هەبوو کابرایەک هەر هەمووی خوارد، هەمووی تا ئێستا 2 دەفتەرم دەستکەوتوەتەوە، 10 دەفتەرم خوراوە. لەو کاتەوە دڵم دەڵی لەسەر دنیا نەماوە، هیچ هۆشێکم نەماوە. ساڵانێکی زۆر پارەم کۆ کردەوە بوو بە 12 دەفتەر و دام بەدەستی کابراوە، ئەوەی هەم بوو ڕۆی. وتم دەیبرا ئەوەی تۆ وەڵی نەسحرت لێکراوە، نەچاوی پیس دەیداوی، نەدڵی خۆت تەنکە، تۆ پارەت خوراوە، ئەوە ئەوەندە بیر لێ کردوێتەوە شەو ڕۆژ، کاری لەسەر عەقڵ و ژیریت کردووە، ڕێک شوێنەکەیم دۆزیەوە، ئەوە کاری لە تۆ کردووە، گومان بۆ شوێنێکی تر مەبە. خۆت بەوە مەزانە جنۆکە لە شتابێ و سحرت لێکراوێ و چاوی پیس دەیداوی، خەلەلی تۆ لەم شوێنەدا دەست پێ دەکات.